بابەتێکی دیکەمان هەیە بابەتی وەرزشیە جا لەمەیە هەکار بخۆی پسپۆڕیتیا هەیە ئەبێت ئەمڕۆ بەس هەکار قسە بکات لەم بابەتەیە چونکە پێوەستە بە تۆپی پێ و ڕاهێنان و هەموم بابەتانە چەنە منیش زۆرم حەزلێتی بەڵام هەکار باشتر بێت کۆ پرسیار دەکەین دروستە باشە میوانی ئەمڕۆمان دکتۆر ئامانج مەحموودە ڕاهێنەری تۆپی پێ و مامۆستای کۆلێژی پەروەردەی وەرزشە دکتۆر ئامان زۆر بەخێر بە بیانیت باش زۆر سپاس بەینتان باش زۆر بەڕێزم مەمنون سپاس باش ئاژە لەوە دەست بکەین دوێنێ گرنجێکی زۆر بە یاری کۆتایی جامی عراقدرا لە نێوان هەولێر و قووەت جەویە و میدیاکان بە گشتی گرنگی زۆریان پێدا بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو کوردستان 24یان پشکی شێرمان بەرکەوت لەو ڕووماڵکردنەی کە هەبوو بەڵام ئەوەی نیگەرانی کردین تۆزە ئەنجامەکە بوو کە یانێ هەولێر شکستی هێنا بەرلۆی بچمە ناو بابەتەکەمان کە بابەتەکەمان بابەتی ئەکادیمیا و تۆپی پێ منداڵانە بەڵام هەر بابەتی هەولێر چونکە گەرما و گەرمە پێم خۆشە بزانم هۆکاری شکستەکە هەولێر بەڕایت وەکو یاریزانێکی پێشوو یانێ هەولێر وەکو مامۆستایەکی زانکۆ چییە؟ بەنای خوای گەورە زۆر سپاسان دەکەم با لە ئەوەی کە کوردستان 24ەوە دەست پێ بکەم کە خۆم یەک لەوانە بووم بەوەی ڕانەگەیشتم کە بگەمەوە ماڵێ لە ئەکادیمیای بووم لە ناو سیارەکەم بە موبایل و تەماشای یاریەکەم دەکرد بەڕاستی هەم لە وێبسایتەکەی بەڕێستان پیجەکەی بەڕێستان بەنسبەت نادی ئەربیل یانی هەولێر ئەمە بەڕاستی ساڵانێکی زۆر تامەزرێ و بینیانی هەولێر ببینین لەو ئاستە و بگاتە ئەوەی کە چێبرچێ بکە لەسەر نازناوەک کەویش نازناوی جامی عراق بوو کە هەڵێکی باش بوو کە بیتوانی با یاریەکەی ببردبەوە بەڵام لە ناو یاریگای گەل لە ناو بەغدا و تیپێکی جەماوەری وەکو جەویە بەڕاستی ئەمن دەستخۆشیانێ دەکەم لە یاریزانەکان لە دەستەی کارجەری لە هەمووانەی کە سەرپەرشتی کارەکەیان کرد بەڵام لە سەردەمیمە لەگەڵ جەویە ڕاست ئەمە لە هەولێر لە جەویەمان بردەوە کە سەردەمی قیمەی جەویە بوو هاوار و یاریزانان هەموو گەمیان لێ دەکرد بەڵام لە ناو یاریگای گەل ئەمە چاربەیەک لەگەڵەوان دۆڕین ینی جەویە یانەیەکی بەهێز عێراقیە و چەندی نازناوی هەیە بەڵام دەمانتوانی ئەو فرسەتەمان قۆسباوێنە لە سۆشال میدیاوە زۆر بڵاو بۆ گوتیان خەتایەوە بەبەر لە یاریەکە یاریزانەکان فاسۆڵی و برنجی زۆریان خواردیان بەڵێ ڕاستی ئەمە شتانە ڕۆتینە شتانە تەسی لەسەر جە و کەشوهوای یاریەکە ناکات چکەوە پرۆسەکی دوور و درێژە بەس لەسەر ئەو ڕۆژەی ڕانەوەستایە بەڕاستی باش یاریزانەکان خۆیان باش ئامادە کرد بوو هەڵبەت پەیوەندی بووە نیە پێشتر لە ڕووی خواردن و ئەو تەمرینانەی کەن خۆ گەرمکردنەمانە هەمووی کرابوو بە دڵنیایەوە بەورەکی بەرز کۆمەڵێک پاڵپشتی و پشتگیری یەکجار زۆر یعنی لەوەی کە ئەگەر سەردەمیمە بە احتیمال یاریزان سێ بەرابەری ئەوەی تاقەی خۆی هەبوو سەرفی بکردبە بەڵام ئەوەی کە دوونێ پێشببینی یعنی ئەوم دەکرد کە زۆر باشتر یاریمان بکرد بە یاریزان زۆر باشتر یاری کرد بە بەڵام تۆپی پێشە بەختێکی باشتر دکتۆری ئەوە نییە بەڕاستی منەڵم ئافرین کە توانیوانە یاریش بکەن چونکە گەرمای ئێرە جاوەرە بەغداد ئەوە زۆر هەکارمان دەبۆ پوفکەمە یاری ڕاستە ئەوە معاناتێکی زۆر گەورەیە تۆ کاتێکە بینی یاریزان لە وڵاتێکی ترەوە برێ تەواوی ئەو کەشەی بۆ ڕێکەخەن قەتەر چونکە گەرم بوو بزانە چیان کرد ئەم ساڵ بۆ یاریزانان بە تایبەت لە ناوچە ساردەکانەوە هاتبوون باشە دکتۆر ئامانج ئێمە ئەنجایەنە سەر بابەتە گرنگەکە تەوەرەکەی کە ئەمڕۆ دیاریمان کردویش دروستکردنی یاریزانە لە منداڵیەوە یاخود ئەو ڕاهێنانانەی کە بە منداڵەکرێ بۆ تۆپی پێ چونکە منداڵان ئێستا زۆر خولیای تۆپی پێیان هەیە یعنی بە جۆرێک بۆتە خولیەی ڕۆژانە خەو خۆراکیان بۆتەوە هەندێکیان جا چۆن بتوانرێ منداڵ لە چ قۆناغێکەوە دەست پێ بکات و ڕابهێنرێت تا بناغێکی باشی بۆ یاریزانێکی گەورە بنیاد بنرێت زۆر باشە سوپاس پرسیارەکەت بەڕاستی شتێکی بابەتەکی گرینگە بابەتەکی زۆر گرینگە چکە سەرەتا لە هەموو ئەوروپا کە بەرەو پێشچوون چوو لە ئەکادیمیا و لە قوتابخانە وەرزشیەکان ڕادەستی پێکرد بە تایبەتی تۆپی پێش مەفروض وایە لە پاش 5 ساڵ و 6 ساڵی دەست بکرێبەوەی کە منداڵەکە دەست بەڕاهێنان بکات چکە لەو تەمەنە بچووکتر ئێسک و گەشەکردنی جەستەی لاوااسترا یعنی تووشی بەرکەوتنیەک بیتن احتیمالی هەیە تووشی شکان بی احتیمالی تووشی پێکانی سەخت بیتن لەبەرەوە لە پاش تەمەنی 5 ساڵی پێشنیار دەکرێت لە هەموو دنیاکە ینی منداڵەکان بنێنە ئەکادیمیا
بەڵام لە ئەکادیمیات چی فێرە و منداڵانە بکرێ ئەوە گرنگەکە لێرەیە ئایا هەموو تەمەنەکان هاوشێوە یەکتری مەشقەکانیان لە بۆ دادەندرێتن نەخێت جیاوازەیە لە تەمەنی 6 تا 10 ساڵی دەبێت زیاتر لەگەڵ تۆپ یاری بکە ئەو یاریزانە کارامە سەرچەکانی بە تەواتی فێر بکرێ بۆ نمونم شێوازی پازدان زۆرەکانی پازدانی فێر بکرێ دەحرەجەکردن دریبلینگ ئەو شانە بەڕاستی گرنگە ئێوە بە نمونە 50 منداڵ لە لای ئێوە لە ئەکادیمیاکەی بەڕێستان خەریکن ڕاهێنان دەکەن ئەو خاصیتانە چین کە لە منداڵیەوە لە کەسێک دەیبینن پێتان وایە ئەمە بەهرەیەکی تێدایە دەکرێت لە داهاتوو ببێتە یاریزانێکی باش و سەرکەوتو خاصیتەکان چین یانی خێراییەکەیتی جۆری پاسەکەیتی بەڵێ کۆمەڵێک شتا بەڵام ئەمە دەبێت جیا بکەینەوە هەندێک جار منداڵ لە ڕووی جەستەی لە ڕووی بەدەنی دەبێت ئەو خاصیتانی کە بەڕێستان باس کرد وەکو خێرایی و هێز و پش و درێژی ئەوانەی کە پێ دەڵێن پێکاتەکانی لێهاتووی جەستەی ئەناسر لیاقە بەدەنی ئەجۆ پێکاتانەی دەبێت لە باشتر بی لەوانەی کە کەسانێکن کە بۆ خۆیان دێن بۆ خۆشی خۆیان دێن لە ڕووی کارامە سەرچیەکان وەکو پازدان دریبلینگ شوت ئەوانە هەمووی کارامە سەرچیەکانی تۆپی پێێنە دەبی لەوانش ئاستیان باش بیتن لەگەڵ ئەوەش لایەنی دەرونی لە تەمەنی منداڵمان هەیە کە چاوی بە چار دەورەکەی دەکەوێ احتیمالی هەیە ترسێک بیگری احتیمالی هەیە نەتوانێت یاری بکە نەتوانێت پاس بدا یان ینی ئەوە دەکات لە ڕووی دەرونی منداڵەکە هێشتا هەمووی لەک کات پێڕناگە هەمووی پێکەوە بەیەک ناگە ئەگەر ئەوانەی هەمووی باشبی ئەو منداڵە بەهرەی تێدایە لەگەڵەوەی بەهرەی تێدایە چۆن پەرەی پێدەدەین چۆن چاکردنەوەی مەسەرەن وەکو نمونە باز بکەین پاسدانێک بەناوەوەی پێ چۆن ئەو منداڵە فێر دەکەین پاسێک بەناوەوەی پێ بدا چکەم ئێستا ڕێزم بۆ یاریزانەکانی لە ئاستی بەرزن چونکە لە منداڵیەوە فێرە سیستەمەک نەکراینە بە شێوەی ئەکادیمی ئێستا کە لە یاریزانی گەورەشن زۆر جاران دەبینی پاسی هەڵە دەداتن لە ئەوروپا زۆر بە دەگمەن دەبینی پاسی هەڵە بدرێتە ئیلاگەر پاسەکە مجازەفەی تێدابی و زۆر بەرەو پێشوی ئەگەنا پاسی ئاسان هەڵ تێدا ناکەن بەڵام ئیمە لە پاسی ئاسانی شەڵی تێدا دەکەن لە بەرەوەی لە بە شێوەی تەکنیکی تەواو فێر منداڵەکە نەکرێت ڕاستە باشە دکتۆر تا چەند گرنگە ڕاهێنەرەکان بە شێوەیەکی ئەکادمی و خوێندن یاخود پراکتیکیان کرد بێت هەم یاریزان بێ هەم بە ئەکادمی خوێندبێتی تا بتوانێت نەک تەنها بۆ پڕکردنەوەی پشووی هاوینە بێ منداڵەکان بەرنە شوێنێکی ڕاهێنان و یاخود یانەیەک ئەس دەکەم لێرە بچمە دەرێت تووشی کێشەکەم دەکەن چونکە دەبی بە سەراحەت قسەی بکەین سەراحەتیش ئەوەیە مەفروض وایە سانسۆرەکە بی لە بۆ هەموو ئەکادیمیەکان ئەگەر کەسانێک یاریزان نەببن بە شێوەی ئەکادیمی خوێندنیان تەواو نەکردبی چکە تۆ ئەگەر با یاریزانێکی لۆ هاتووبی با یاریزانێکی بەتوانابی بەڵام فێرکردنی منداڵ پێویستی بە زانستەیە هەر ئەوە نییە تۆ یاریزانێکی باش بووی تۆ بێ یاریزانێکی زۆر باشی بەڵام فێرە منداڵێکی بکە دریبلین کووە دەحرەزە بەناو پێی دەحرەزە چۆن دەکرێت ئەمن با هەر بە تەجروبە هەم بیتن بەڵام ئەگەر بە ئەکادیمیەکەی نەزانم چۆن منداڵێکی فێر دەکەم نازانی چونکە زۆر جاران دەبینەوە کادیمیانێک کە بە خۆمان هەیتمان بەشی زۆری کەسەکان شیاونینە خەڵکەکەش بەڕاستی بەس دێ منداڵەکەی لە کۆڵ ببتەوە منداڵەکەی بنێرتە شوێنێک و تەواو کێشەی نییە فێربی فێر نەبی هەیە منداڵەکەی بەهرەشی تێدایە دەینێتە جێیەکی خراپ دەڵێ قەیدی ناکە لە من نێزیکە بەس تەواوبی ئەو سێمانگە و خلاص مەفروض وایە ئەکادیمیا و قوتابخانە وەرزشیەکان ساڵ 12 مانکە بیتن مەفروض وایە هەموو سەکتەرەکان وەکو مەسەلەن لە ڕووی پراکتیکی لە ڕووی نەزەڕی وهروەها فێرە کارامەکان و فێرە ئەو شتانێک کە یاساکانی تۆپی پێ و گیانی وەرزشی ئەو شتانەی دەبێ هەموو فێر بکرێت لەگەڵ پەروەردەی تەندروست یعنی ئێستا ئەمە دەبینین لە ئەکادیمیای مەسەلەن دەبێ منداڵەکەی والی ڕابینین کە دوور بکەیتەوە لەو خواردانەی کە زیان بەخشە دوور بکەوتەوە لەو شتانێک کە ینی خەو خۆراکی باش بکە خەوی ڕێک بخە ئەمە ئەوانە لە پرینسیپە سەرچیەکانی مەیە ینی ئەگە وەکو ئەکادیمی ئەو شتانە نەکەین تەنها فێرکردنی کارامەکان و بەرزکردنەوەی توانای جستەی پێوەرنێ لە بۆ یاریزانە بۆ یاریزان دکتۆر ئەمان ئاستی منداڵانی کوردستان چۆن دەبینی وەکو بەهرە پێ دوایە بەگشتی بەهرەکەیان تێدایە
ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان یاریزانانی کورد لە منداڵی و لەگەڵ یاریزانانی وڵاتانی دیکە لەگەڵ یاریزانانی عرب ئێمە لەوان کەمترینیان ئێمە لەوان باشترینیان هاوسەنجین چۆنە؟ سپاس زۆر سپاس بۆ پرسیارە بەڕاستی ینی هیچ لەوانی ئەوروپا کەمتر نیە نەکی وڵاتانی دراوسێمان ئەو بارەی لە منداڵی کووردا هەیە ینی ئەوەی کە ئەمن چەند ساڵە لەناو ئەکادمیات کارم کردووە هەنی زیاتر لە 5-6 شوێن کارم تێدا کردووە چ لە سەردەمی ئیتالیەکان چ لەگەڵ IOM کە چ لەگەڵ زۆر شوێنی تکە کارم کردووە هیچ شوێنێک یعنی لە ئەوەی کە لە کوردستان هەیە ئەگەر بزانی بارەمەندەکان دەربینی ئینتیقا واتە دەرهێنانی ئەو کەسانەی کە بارەماندن چێ دەتوانێت ئەوانە دەربینی طبعاً کەسەکە دەبی پرۆفیشنال بی کەسەکە شارەزاییەکی لەوەی هەبیتن ئەوەی کە دەگوزارێ ئەوە نییە کە لە مەزندەی مێ خۆش بوو ئەوانەی کە بارەمەندن بە تەنها مەشقیان بکرد بە سوکە ناکرێ بارەمەند بێ ئەتۆ تەمارینێکیدا بنەی ئاسان بیتن لە بۆ مەز کۆمەڵە بارەمەندێک یان جیاوازی هەبی لە بینی یاریزانەکان هەیە بەهرەی نییە ئەگە تەمرینەکە بە قووەت بی تەمرینەکە بەهێز بی مەشقەکە بەرز بیتن ئەوەی کە بارەی نییە دێ لەگەڵەوانە تێکەڵ بووە لەوانەیە جارشکە نێزیی وەرزشە نەکەوێتەوە چکە دەبینی دەرێەوە بۆ من ناکرێت من غەڵەت دەکەم احراز دەبی دەستشێتەوە منداڵەکە ئەوزە لەبەرەوەیە مەفروض وایە ئەوانەی بەهرەمەندن بە تەنیا تەمرین بکەن ئەوانەی کە هاتوونە سەبر ینی ئاستەکان زیاد بکرێتەوە بەنسبەت پرسیارەکەی بڕوا بکە کاکە کار یعنی نەکەمتر نیە ئەو بەهرەی کە لە کورت هەیە لە زۆر شوێنی دنیا نیە. ئەی باشە دکتۆر بۆچی تا ئێستا منداڵێکمان تیاڵ نەکەوتووە یاخود یاریزانی پیشەگەر لەناو کوردستان دروستە بێ یان منداڵەکەی ئێمە بۆ بێت تەنها چاوی لە میسی و ڕۆناڵدۆ و یاریزانە عالەمەکان بێ ئەکرێت منداڵێکی کورد بگاتە ئەوان و چانسەکەی چییە کە پێی بگات؟ بەڵێ بە دڵنیاییەوە دەکرێت ئەوەی کە تەمەشای مێسی و ڕۆناڵدۆش دەکا کۆپیکردنە شتێکی زیانمەند نییە بەڵام زیانی نییە بەڵام مەفروض وایە ئەمەش بتوانین کەسایەتی وەها دروست بکەین یعنی ئێستا ئەمە وەکو ئەکادمیاکانی کوردستان هەوڵ بدەین یاریزان پێڕا بگەینین لە بۆ ئاستی بەرز سەمە یاریزانمان هەبووە لە ئەکادمیاکەی کە ئەمە هەمانە گەشتە مستەوای ناشئین عێراق لە ماوەی 2 ساڵ یاریزانمان هەبووە بە عەقدی 10 ملیۆن و 20 ملیۆن لە بۆی هاتێ لە ماوەی 3 ساڵ 2 ساڵی لە ئەکادمیایمە دەرچووە یعنی مەفروض وایە ئەکادمیایەکان پیشەگەرانەتر زیاتر ڕفتار بکەن لە بۆی بگەنەوە ئاستێک کە بەڕێستان داوا دەکەن و کەسانیشمان هەیە لێرە بووینە بناغیان وەرگرتێ لێرە هەستیان کردیە کە شتە چیان تێدایە کە چوینە دەرەوەی وڵات ئێستا لە ئاستی بەرز زیاری دەکەن خەڵکانێکی زۆرمان هەیە لە ئەوروپا لە کوردستان بناغیان وەرگرتووە بناغەی کارامەکان و ئەوەی لە ڕووی فیتنەس و لەوانە هەیە وەریان گرتووە ئێستا لە ئەوروپا ئاستیان باشە و بەرەو پێشی چوینە بگومان وەکو تاوکە لە قسەکانی دکتۆر ئامان زۆرێک لە یاریزانانی کورد کە لە منداڵیەوە لە ئەوروپا گەورە بوونێت چونکە ئەکادمیاکەیان دروست بووە ئێستا لەیانە باشەکان یانە پلێکەی و نایبەکان لە ئەوروپا لە هۆڵندا لە ئیتاڵیا لە هەموو ئەوانە لە هەتا لە پرێمەرلیگە ژیاری دەکەن دکتۆر ئامان زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاسان دەکەم بابەتەکی مهم بوو زۆر سپاس بۆ هیواین انشاءالله ڕۆژێک کوردستان ببێت یەکێک لە وڵاتانی کە بەشدارە بێت لە جامە جیهانیەکان یاریزانانی کوردیش ببینین لە خۆشەبیێزەکان بە یارمەتی کەسانی پسپۆڕ و شارەزای وەکو دکتۆر ئامان هاوشێوەکانی سەرکەوتوو بن زۆر بەڕێز